باشه باشه سەرچاو منی شەڤاڵ تارە هاوسەرۆکی گشتی دەبگەری ئازادی هەڤاڵ چرۆ هاوسەرۆکی سلێمانی هەڤاڵ دڵگیر بەرپرسی ژن هەرێمی سلێمانی هەڤاڵ ڕووبار ئەندامی ڕێخستنی ژن هەڤاڵ دکتۆر بەکر ئەندامی دیوان و سەرۆکایەتی دەستی سەرۆکایەتی دەبگەری ئازادیە سێڕۆژیژە من سلێمانی ئەم هەردیتم بە سازیارە بە حەزبارە بە تۆرارە هەردیتون دکن وەکۆ هیچ زانن دوو درێژ حوجەی تونە بۆ ئەم بەحسە ڕەوشە سیاسی چاربەشی کوردستانی بکەن لە هەر چاربەشی کوردستانێکی خەتەریە مەزن هەنێ یعنی ڕۆژاوا دیارە لەبەر چاوایە دەمک درێژێ بە هەم ئێریشێ دەولەتە تورک هەمژی داگرکردە دەولەتە تورک ڕووبوویە داخواز دەکەن گەور بە گەلەمپەریژی داگر بکەن وە ئەفرین سەرەکانی و هەنجی ور هاتن داگرکردن و چەتەی خۆلۆر بجیکردنە ئاژی کەسێک گۆ نەل سەروی ئاتنگاری دیژین بجیکردنە من داخواستم گەلەمپەریست تا توی ڕۆژاوا بێک بکەن بەلا بکەن و ورژی ور داگر بکەن ji alîkê dî de jî ev demeke dirêjê li başûr jî heman demê eyîn kansazî berdewam dike li başûr jî işte gav bi gav di xeta navbera bakur û başûr em nên merve xetkê dagirkerî heye û berdewamiya wê jî tê her ro ser çapemeniyê em dixwînin û li vir jî em dibîsin gelek gund hatine bala kirin li wir de leşkerê Türk hatine bicîkirin û daxwastin goyê pêştir jî bixin û heman demê li bakur jî rewşa bakur jî ji bir ne cudayê خەباتێکی ئێوە دەستان پێ کردو لە باشووری کوردستان لە کاتی خۆیدایە لە جێگەی خۆیدایە ئێمە وەکو خۆمان بەڕاستی بە ئەرکی خۆمانە بینین بەشداری ئەو کەمپینە و چی بکەوێتە سەرشانی ئێمە بە تایبەت لە بارودۆخێکی ئاوادا خاوەنداریکردن لە ڕێبەرئاپۆ خاوەنداریکردن لە دۆزیگەری کورد خاوەنداریکردنە لە ئازادی چواربەشی کوردستان لە ئازادی پرسی ژن بەڕاستی پرسی ژینگە هەروەها بە خۆشتان نەزانم کە ئێستا داگیرکاری هەڵمەتێکی نوێی دەست پێ کردووە لەسەر هەرێمەکانی پاراستنی مەدیا و بەگشتی ئەتوانم بڵم دەبەرێ بادینان و گوندەکان و ینی هێرشی ئەم جارە ڕەنگە جیاوازتر بێ لە جارەکانی دی هەر جارێک ناوێکی لە ئۆپەراسیۆنەکانی خۆی دەنا ئۆپەراسیۆن چنگ و نازانم قفڵ و نازانم کلیل و هەر ساندویج و هەر جارێک ئۆپەراسیۆنێک بەڵام هەر سەرکەوتونە بوو لە بەرامبەر ئیرادەی ئازادی گەلی کورد ئەم جارە حملەیەکی جیاواز بەڕاستی و پێش ئەوە حملەیەکی دیبلۆماسی بە هاتنی ئەردۆغان بۆ عێراق دروست بوو لە ئەوەی کە عێراقیش بکەوێتە ناو ئەو شەڕە بێگومان ئێمە چەند ڕۆژێکیشە لە بەغدادین دوێنێ شەو درنگ گەڕاینەوە بەڕاستی چاو پێکەوتنمان لەگەڵ هەندێک لە لایەنەکان هەبوو بەشێکی زۆر لە لایەنە عێراقیەکان ناڕازین بەو داگیرکاریە و دەڵێن ئێمە بەشدار نەبووینە لەو ئیتیفاقیە بەڵام بەشێکیش لە حکوومەت بە خۆمان نەزانین بەرژەوەندی هەیە ڕێکەوتنێکی وەهای کردووە کە شەریک نابم لە شەڕکردن بەڵام چاوی خۆم دەنوقێنم ینی بێدەنگ دەبم لە بەرامبەر بەو داگیرکاریانە کە هەیە بێگومان ڕەوشێکی کە هەیە نیشانی شکستی دەسەڵاتەکەی ئاکەپە مەحەفە دەدات و ئێمە پێشتریش پێش لە کاتی هەڵبژاردنەکان ئەمەمان بۆ ڕای گشتی بە فەرمی باس کرده بوو لە ئەگەری سەرکەوتنی ئەردۆغان مەڵکوژی لەسەر کوردان دروست ببێ بێگومان ڕەوشی ئەردۆغانیش ڕەوشێکی باش نییە ئەمە وەکو هەڵمەتەکانی کۆتایی خۆی بەڕاستی دەستی پێ کردووە ئەم ji 25 هەیە حیا ئیرۆ بە هاتنە وەک هەیەتا HDP Dem Partî û tevgerê jinên azad Başûrê Kurdistanê ne me hevdîtinê cûr be cûr kir îro ji em tevgera azadiyê re me hevdîtin kir
اف ارمانجا هفديتنا ما ايرو ابدمك دريجه للسر كساتا بريز اوجالان وبجواك تماما بلابويه تجريد جران بردوام دكه بیش تو 5 سال اف تجرید بنا بر لسر برز اوجالان اما چلو یک ماه تو آگاهیش برز اوجالان نایستند نه مالبات نه پاریزر نه جهت سیاسی نکارن هفدیتن پیک بینن ام زانن ایرو تجرید اگل سر برز اوجالانه بسكريكا كرت و ام نكارن قط بگرنتش برويجي سرد خلاف كامبانيا بردوام كي يك ازادي بريزو جالان اديشي چار سركرنا بسكريكا كرت اف كامبانيا ام ايرو هاتن باشور جبوغو ام في كامبانيا مازن بخن پیش بخن اما دما گو ام هاتن باشور مديد کو ذهنيت داگر كر ايرو باشور جي چاوا گورباکور كردستان بتجريد و نناسكرنا اراده كردا خو مازن دك لباشور كردستان جي داگر كريه دا خواز دك 200 سالش كردا بماف بهز بناسنامه و بستاتو بهله جبر و هر هفديت نخو وكم اني سر زمان مجرا مسرکه آیک آزادی برز اوجلان چهار سرکن بسکریکا کرد آدیجی چهار بشه کردستان ده آزادی گله کرد و الهمبری به داگر کریه یک سر دنگ بلنکرن جبو ویجا هری گرین که کتیا نتوا گله کرده مت هر نه هفدیت نخواد جی وگود ام زانن جواک پیوستی به دگره ما کیجا رخصنر هفدیتن کری برسو یک بو ایرو لازم گم یکتیا خورد و آوا بکن و الهمبری به داگر کریه دنگ به هفره دنگ بلنکن اما دوای خوشحالی و بخیر هاتنمان بۆ هاوڕێیانمان لە باکووری کوردستانەوە هەڵبەتە دۆزی گەلی کورد گرێدراوی یەکتریە و بێگومان ڕەوشی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان کە وەکو بەڕێزیان ئاماژەیان پێکرد 41 مانگە هیچ هەواڵێک لە بەڕێز ڕێبەر ئۆجەلانەوە نییە پێمانەڵێ کە هەوڵێک هەیە چی وڵاتە زلهێزەکان چ ناتۆ چ دەوڵەتانی داگیرکەری ناوچەکە و بە تایبەتی تر دەوڵەتی تورکیا ئامانجییانە بۆ 100 ساڵی داهاتوو گەلی کورد بەبێ ستاتۆ بمێنێتەوە گەلی کورد بەبێ دەستکەوت بمێنێتەوە ئەو دەستکەوتیشی کە هەیەی لە دەستی بدات ڕەوشێکی کە ئێستا ڕێبەر ئۆجەلانی تێدایە نەک تەنها هێزێکی سیاسی بەڵکو هەموو تاکێکی کۆمەڵگەی کوردی ژنان گەنجان ڕۆشنبیران بە تایبەتی بەرپرسیارەکە بەرامبەر بە قۆناغێکی مێژووی کە ڕێبەرێکی گەلی کورد کە بۆ دۆزی گەلەکەی لە زینداندایە 25 ساڵە لە زیندان و گۆشەگیریدایە 41 مانگە وەکو مرۆڤێکی ئاسایش هیچ مافێکی بەدەست نەهاتووە تەنانەت بە پێی یاسا نێودەوڵەتی و بەرکارەکان مامەڵە لەگەڵ ئەم مرۆڤە ئەم کەسایەتیە نەکراوە بۆ هەر هەوڵێک لەم جۆرە بۆ ئەم کەمپینە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان خۆی بەرپرسیارە بینە لە جێبەجێکردنی هەموو هەنگاوەکانی ئەم کەمپینە و بەرز ئەو هەنگاوانەی هاوڕێیانمان لە باکووری کوردستان و تورکیاوە دەنرخێنین کە ئامانجیانە بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان لە ناو خەباتیەکان و دژ بە داگیرکاری لە ناو خەباتیەکان ئەمڕۆ باشووری کوردستان کەوتۆتە ڕەوشێکی مەترسیداری داگیرکاریەوە کە بەڕاستی بەداخەوە کارێک لەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان و ئەتوانم بڵێم چینی ڕۆشنبیری باشووری کوردستانیش کراوەکە ئەم بابەتە بە مەترسی نەبینێ یاخود بە بابەتێکی لاوەکی ببینێ بە دڵنیایەوە بابەتەکە هەستیارە و قۆناغێکی هەستیاری مێژوویە و هەر یەکێکمان بەرپرسیارەکات بۆیە ڕەوشی ڕێبەر ئۆجەلان و ڕەوشی داگیرکاری ڕەوشێکی گرێدراوی یەکن و گرێدراون بە چارەنووسی هەموو تاکێکی گەلی کوردەوە ئەگەر لەبەری وڵات پارێزی بێت بۆیە یەکگرتنی هێزە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ژنان و چالاگوانان و ڕۆشنبیران و ژینگە پارێزان و تەواوی چین و توێژەکان بە یەکەوە خەباتێک بۆ ئازادی گەلەکەمان و ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان دەمانگەیەنێ بە گەرەنتی سەرکەوتن ئەو بە پێچەوانەی شەوە بێگومان ئەوشی کە هەمانە لە دەستمان نەچێت.